لە ڕاستیە ئەم بابەتە بۆی بینەرانیش ئێوەش بەرچاوتان ڕوون بێ ئەم بابەتە لە جیهانا بە دوو شێوە چارەسەرکراوە. یەکێکیانەوەیە تۆکو مرۆڤ هەر کاتێک بڕیارە دەی هەر کاتێک کە نەخۆش کەوتی یاخوا نەخواستە تووشی کارەساتێ بووی یا تووشی نەخۆشیە بووی گیانن لە دەستدا دوو گورچیلەی تەندروست ناخیتە ژێرگڵەوە ئەی بەخشی بۆ کەسانەی کە پێویستیان پێێتی بۆی ژیانیان ڕزگار بێ. ئەمە لە زوربەی شوێنەکانی دنیاە لە ئەوروپا ئەمە جێبەجێکرێت ئەو کەسانەی کە نەخۆشە بنیاکەونە سەر جیاز ئەمە دامانەی جستیانە بەخشن ئەو کەسانێک کە پێویستیان پێێتی سوودی لێبین. شتێک نییە بەناوی فرۆشتن و کڕینی گورچیلەوە. بەداخەوە لێرە لەبەرەوەی هەم ئەو یاسا ئەم عرفە نییە کە خەڵک ئەمە شتە بکە لە وڵاتانێک وەکو ئێران بۆ نمە حکومەت نێوەندگیرە. تۆ هاوڵاتیەک پێویستی بە گورچیلەیە هاوڵاتێکیش ئامادەیی تایە گورچیلەکەی ببەخشێ ئەو کاتە حکومەتیەت بەبێ ئەوەی دوو کەسەیەکتر بناسن پشکنین بۆ هەردووکیانەکە لە بانکەگەیە بۆ وەرگرتنی گورچیلە بانکەگەیە بۆ بڵێن بەخشینی گورچیلە ئەم دوانە دەکوێ کڕۆسیان کرد پشکنینەکانیان ئەزانن گورچیلەی ئەحمەد بۆ مەحموود دەبێ بە ئەحمەد دەڵێن گورچیلەکە دەبەخشی بەڵێ بەخشمە یا محمود لە بەرامبەرە حکومەت خۆی مانگانەیەک ئەبڕێتەوە بۆ هاوڵاتیانەی کە گورچیلەکانیانە بەخشن. ئەم شتانە بە پێی یاسا ئاکرێ. بەداخەوە ئێمە یاسایەکی تایبەتمەندمان نییە بم بابەتە کە چارەسەری کێشەکەی کردبێ بۆیە ئەم کێشەیەکی ئاڵۆزە کێشەیەکە بابەتی کڕین و فرۆشتنی تێکەوتووە بابەتی دەڵاڵی تێکەوتووە یعنی زۆر کەس تێوەگداوە لەم بابەتە ئەم ڕێکارانە بۆ گیراونەتە بەر بەڵام بەداخەوە ینی زۆر جار ڕێکارەکان واکەن کە نەخۆشەکان زەرمەند